لە شتێک زۆر قەلق بیمە زۆر جار مامۆستا من مەسەلەن لە دەوام دەگە هاوڕێکانم یان لە ماڵێ دەگە خێزانم یان دەگە خزم و کەسوکاری خۆم یعنی تەحەدای ئەوە ئەکەم ئەڵێم خوا ئەمنی زۆر زۆر خۆشەوێ ئەوان شەرێن کفرە ئەتو نابی ئەو قسەی بکەی بەچی ئەزانی ئەم شەڵێم ئاخر ئەمن وا هەستەکەم خوا ئەمنی خۆشەوێت لەبەرەوەی مامۆستا من بەخۆ نەخۆشی سەرحەم هەیە خێزانم هەڵگری تالاسیمای هەیە منداڵەکەم تالاسیمای هەیە منداڵەشکەم نەخۆشی ئۆتیزمی هەیە یعنی کەبیر ئەەکەمەوە ئەوەندەی ئەم لە دین تێگەیشت بم ئیلا خوای گەورە ئەو شتانە ئەداتە ئەو کەسێک کە خۆشی بگەن زۆر زۆریش پێ شوکرم یعنی سوێن بەخوای مامۆستا ئەوەندەی ئەمن بەو منداڵە نەخۆشان و بە نەخۆش خۆم شکرم ئەوەندە بەوەی شکر نیمە کە لەشم ساغبی ئەوجا زۆر جارە من ئەو قسەیەکەم لە ماڵێ ئەڵێم خوا ئەمنی خۆشەوێت ئەلە لە من کفرە ئەتو نابی ئەو قسەی بکەیت زۆر حەزم کرد مامۆستا لەو قسەی ئەمن گوناحبارە بم قوربانگیان طبعا پێویستە نیعمەتەکانی خوای پەروەردگار بۆ هەموو کەسێ باس نەکەین ئێوە خوای گەورە مبتەلای کردوون بەو نەخۆشیانەوە ئافرەتێک کاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەخۆشی سەرعی هەبوو فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من سەرعم هەیە سەرعم هەیە دوعام بۆ بکە خوای پەروەردگار شیفام بدات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن صبرتي فلك الجنة أجر آرام بقري لسر أو نخوشيا أو توب بهشتي فرمي وعد بآرام أجرم بلا من لو كاتيا كسرع أمجريا خمروتكم ودعاء بك توشي أو نبم كاتيا كبرام وخمروت ونكم بغمر صلى الله عليه وسلم دعاء بوكرت أم آفرتك أبو راي وخوي روت وناكرت بويا ابن عباس رباحي فرمو ألا أروك امرأة من أهل الجنة فرمي آفرتك تبي بلم خلقي بهشتا فرمي هذه المرأة السوداء أم آفرة الرش بيستهد ولا في غمري صلى الله عليه وسلم صرعي هبو في غمري صلى الله عليه وسلم وتي أقدر صبر تبيع تو بهشتيت وأتا قربانيان جنابت بصبركت إن شاء الله بهشتيت بلام أمن نعمتي كخوي پروردگار بيتي بخشيوه بو همو كسكي باز مكان خۆشەویستی خوای پەروەردگارش بۆ بەندەکانی لە دوورەوە دیارە خوای پەروەردگار کۆمەڵی قبوڵی پێ ئەدات مادام سەبرت هەیە لەسەر خێزانت کە تالاسیمای هەیە منداڵەکانت نەخۆشە ئین شاء الله خوای پەروەردگار بۆتان قەرەبووە کاتەوە لە دنیا و لە قیامەتیش مامۆستا جان یعنی من لەو شەی گوناحبار نابم کە زۆر جارێم وەڵڵاهی ئەمن دڵنیا خوا ئەمنی خۆش شەوێت إن شاء الله گوناحبار نابی قوربانگیان إن الله إذا أحب عبدا ابتلاه فرمودي لسر أخوي يقول أجر عبدك خوي خوش بيد توشي تعقي كرنو يكات توشي تعقي كرنو بيت إن شاء الله مامۆستا جان ئەمن منداڵە گچکەکەم نەخۆشی ئۆتیزمی هەیە نازانم شارەزای لەسەر نەخۆشی ئۆتیزم هەیە یان نا شەوانە یان ڕۆژانە ئەمن و خێزانم یعنی بە نۆرە ئەنوین چونکە ئەو منداڵم خەوی نییە مامۆستا یەکەم شت نازانی دابنێشی و نازانی قسە بکە و لە هیچ شتێک تێناگا هەرچی بیکەویتە بەردەستی ئەیشکێنی فڕی ئەدا تێی هەڵەدا ینی زۆر جار مامۆستا تووڕە ئەبم لەوانەیە زلەیەکی لێ بدەم یان شەقێکی لێ بدەم بەس دوایی زۆر پەشیمانم ینی هەندێک جار کۆنتڕۆڵ لە دەستەدەم بە حوکمی ئەوەی مامۆستا جان نەخۆشی سەرحەم هەیە لەگەڵ سەرحی ئەحسابیشم هەیە جاری وهەیە مامۆستا یعنی گەشکە لێی دایمە مەسەلەن 40 سەعات 52 سەعات 6 سەعات 30 سەعات ئەوها بێهۆشە بم ئەو جا کاری ئەوەی نییە بڵێن نەفەرەک و 2 3 و 10 دەبی بە 15-20 نەفەرێکی بەس بتوانن تاوەکو پەنجەم بکەنەوە یاکو تاوەکو بتوانن دەوم لێکەنەوە چکە جاری وایە زمانم ئەگەزم لێوم ئەگەزم جایدی زۆر نەسمە نامۆزەکەی بەس مەبەستم لە منداڵە ئۆتیزمەکەمە چکە زۆر ئەزیەتی پێ خوین بەس بە خودایی مامۆستا ینی زۆر جار گوێم لە خێزان مەبی ئەڵێ خوایە ئەو نیحمەتە چێ دایتە من ینی جاری وای لە دەوام دێمەوە ئەچمەوە ماڵێ ئەبینم نووسیا هەستەکەم ماڵەکەم زۆر چۆڵە سوێن بەخوای گەورە هەریەستینەوە لە خەو جاری واش هەندێک جار لی تۆڕە ئەبم بە حوکمی ئەوەی زۆر هارە مامۆستا ینی نابی چاون لێ ببڕێ ئەگەر شەوانیش باوەڕکە شەو هەبووە مەسەلەن ئەمن تاوەکو سەعات 3-4 دانیشتیمە ئەو جابانجی خێزانم کردیە ئەو هەستایێتە ئەو کات ئەمە نووسیمەوە چکە ئەو منداڵە نانوی
عیلاجیش ئەیدەمی عیلاجی خەوێ بەڵام مامۆستا بە حکمی ئەوەی کە زۆر عیلاجی خەوی ئەدەمێ ئەو منداڵە میزانی خەوی بە تەواوی تێک چووە یعنی ئێستا ناتوانم چیت کە عیلاجی بدەم چکە لەو توانایم نەما هێندە عیلاجی بدەم مەبەستم زۆر جار لێ دەم مامۆستا زۆر پەشیمانیشە بۆ لێرە گونەحبار نابم قوربان لێی مەدە خوای پەروەردگار بەو شێوازە تاقی کردووەتەوە ئەوش لە دەست خۆیان نییە خوای گەورە سەبر و ئارامتان پێوە بەخشێ خوای گەورە شیفاتان بات 2500 کەسی تایە لایڤەکە هەمووتان دوعای خێر بۆم خانەوادەیە بکەن هەمویان نەخۆشن الله یارمەتیتان بات الله بەهاناتانەوە بێ سەبر و ئارامیتان پێوە بەخشێ خوای گەورە ئازار و خودایتان لەسەر هەڵگرێ یا ڕەبی خوای گەورە مناڵی ساختان پێوە بەخشێ و بۆی بتوانێ ئەو مناڵە هاوکارتان بێ لە دوا ڕۆژتانە برا شرینەکەم خوای پەروەردگار یارمەتیتاندا و شیفاتاندا یا رب العالمین لا حول ولا قوة إلا بالله